بەناوی خۆی بەخشندنەوە مێرەبان سڵاوتان لەبێت زیان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بە ئێوەی عەزیز و خۆشەویست شاد بوومەوە. ماوەیە کە دەبینین لەگەڵ هاتنی ڤایرۆسی کۆڕۆنا بێکاری و بێئیشێکی زۆر ڕووی لە هەرێمی کوردستان کردووە. لە هەرچین و توێژێک دەپرسی دەڵێ بێئیش و بێکارم. بۆیە ئەمڕۆ لە هاوڵاتیان دەپرسم هۆکاری بێئیشی و بێکاری ئاخۆ تەنها ڤایرۆسی کۆڕۆنایە. ماوەیەکە موچە دابەش نەکراوە و فەرمانبەران هیچ بڕەموچەیەکیان لەم ماوەیە نزیک 40 ڕۆژە بێ وەرنەگرتووە. ئەمڕۆ لە هاوڵاتیان و لە کاسبکارانی نێو بازار ڕەپرسم ئەرێ دابەشنەکردنی موچە کاریگەری بەسەر کار و کاسبیەوە هەبووە. ئەمڕۆ لە نێو خەڵکی شاری هەولێرە بم لە نێو کاسبکارانی هەولێرە بم ئەوان دەدوێنم و سەرنجیەوان بۆ ئێوە دەگوازمەوە ئێوەش بینەر و بیسەرمان بن و لەگەڵماندا بن. ژیان و گوزەران و ئیش و کار لە ئێستاە چۆن بەڕێوەچێت؟ والله خراپە والله زعیف لەو کوردستانیش نماوە هەموو کە تۆ سەرموچەی والله وەکو بازار زۆر زعیفە لەبەرەوە گەندەڵکارانە ئەو دزانە بازار هیچ نییە خەرکەکە ئەوەندە لە نەخۆشەکەی ناترسێ ئەوەندە لە بێ بازاری و بێ مەعاشەکەی دەترسێ. جمعە بوو کابرا هات سیمکارتی جیرفانی خۆی لە پێناو عەبی سوکەری فرۆشت. پێم بڵێ تۆ وەکو کاسبکارێکی شوکار ئێستا کە چۆنە چەندێک دەبی ئیشە نەکردووە؟ بە قورئانە من لەخوای بەزای بدێمە دەری دوویشی بەس بێ ئیشیە بەڕاستی یان ئێستا کە دێ دەری دەسبینی هەتا ئێواری یان 15,000 یان 20,000 ئەو جای 10,000 شلوماری بەجێ بێری و 10,000 بە بەنزین دەی خێر عەلا خێر سیارەت دەشتێتن بەخوای دەبی لەبەر چ خۆت چاکەوە یان دەبی قەرتکەی لەوەش هەر ئەوەندەیە. هۆکار چی ئیشیەوە بە دیاریکراوی زعیف بووە یانی؟ قورئان هۆکارەوەیە پێش ئەوە زاو نەخۆشی و کۆڕۆنەی باش و ڕاستی نیعمەتی خوای بوو بای خۆت دەبردەوە بەس لەوەتی ئەو نەخۆشی هاتیە یعنی هەر بەیەک جاری زبر بووە کەس ناوێری یان نە لەگەر سوار دەبی نا یعنی قەیناکە بیلێوە کردووە موچە نەبودانی وڵا بێ موچەیە دیکو هەر ئەوڵا بێ موچەیە وڵا تەسیل کو تەسیل ناکە ئیش و کار چۆنە لای تۆ؟ تاکسی والله زعیفە ئەرێ والله زعیفە زۆر زعیفە نەکەی تاکسی هەموو ئیشەک دوکانداری دەرێکرێ دوکانەکەم دەرناچین بەقاری دەرێ بەس پارەکە خۆی دەگرتەوە. ینی ئیش و کار بەعام ڕووی لە کزیایی چۆن ژیان دەکرێت ینی کرێ خان و کرێی سیارە ینی بەنزین ئەوی کرێچیوی دەبێ قەرگاتن لۆک ساحب خانی یان پارەی مۆلیدەی بداتن دیارە و قەردەکەنجی دەوی بدرێتەوە ینی بۆ وەزعی دیاریش نییە تو کەی قەردەدرێت کەس قەردی داتە کەس لە وەزعی زۆر یەکەشی خۆشەویست بێ گەنە قەردەکەش نییە. ئەگە ئیش قسەک باش بی یعنی ئەگەر ڕۆژێک شتێکی وا باش ئیشکەی مەسروفی ماری دەرین لەگە بەنزینەکەی 5,000 چش بەلانی یعنی بگری قەردەکەی بدەیەوە ئەگە نا بەخوای نەکەس دەداتێ مەگەی لا کابراایکی قسەک زەنجێمی برادەت هاوڕێت بری کاکە فیسەوی لاو ئەو 100,000 لوت بڕۆسارە خۆت پێچاگەوە گەنا بەخوای هیچ نییە. وەزعی کاسبکاران ئێستا کۆ بەڕایت وەزعی ئیش کووە ینی ئیش و کاسبی چۆنە لێرە؟ بەعام زعیفە بەعام زعیفە نییە هیچ ئیشێک نماوە لەو کوردستانیش نماوە هەموو کە تۆ سەرموچەی ئێستا موچە هەبیتە سەری بازارکە ئێستا ئیمڕۆکە بازار چۆلە بەیانی موچە بدرێتن دوو بەیانی وەرە سەری بازارکە بازار جوولە دەکەوێتەوە بەس ئێستا کە موچە نییە و خەڵکیش بەتا برێ بێوەزعە هیچ وەزعی نییە. بەخوای خەرکەکە ئەوەندە لە نەخۆشەکەی ناترسێ بەس ئەوەندە لە بێ بازاری و بێ مەعاشەکەی دەترسێ. پێم بڵێ تۆ چەندێک دەبی ئیش نەکردووە؟ ئیشکەرێک باشەکە ئیش ئیشوان زۆر ناکە یان ئیش نییە؟ وەڵا ئیش ناکەێت وەڵا نورانە ناچنماری بۆ گەرمان ناچینماری بەس دیدو ناریچکە وەڵا نییە لە ساعت 6 پێ دێت هەتا 12 شێرە دێنە یاڵە دێ بەزیندەکەی دەکەوت 2,000 بین ماری خلاص وڵا ئیشی تەکسی دەکەی وەنیە؟ بەس ئیش تەکسی بەدی ئەگەر گەشتیار بێنەوە ناو کوردستان بێنەوە ئیشەکە دەبتەوە مەعاشەکە ئیشەکە دەبتەوە بە سەری بازار گەزک لە بازاری دەستێ خەریکە خۆمە پارێ بازاری عالمی بەخوای هەر مازک بە خۆڵکە دەستێ دوکاندار هەموو دانیشتە خەیلێکێتە لە ژۆرە کاکە تەنها ئیشی تو نییە ئیشی حامە ئیشەکەن دوکاندارە ئیشی نییە بازرگانەکە ئیشی نییە ئیلا ئەو گەشتیارە بگەڕنەوە شاری گەشتیاکە دۆزیە شوێنەکان بووتەوە ئەوە دمە ناو شاری بازار دەبتەوە ئەمە ژیواداری داوای عقبەی دارم دەکەی ئەوە جاری پەنابارەکان ڕەوانی جێخوا بکەن بە تایبەتی سوودیەکان بگەڕن جێ شوێنی خۆیان
کرێکاری بیانی ئەرە کرێکاری بیانە هەزاران گەنجی خۆمانێ بێ ئیشە هەزاران گەنجی خۆمانێ بێ ئیشە دەستە کۆپای ناچی دەرێ کاکە تومان نایە بڕۆ سووریمان دەوێ بیانیمان دەوێ ئەگەر بۆ خۆم چەند کۆپای نام کردیا چەند کۆپای نام کردیا دەرێ تومان نایە سووریمان دەوێ سووری داین دەکە بەزەم داین ناکە وەزعی ئیش و کار کۆ وەزعی کار تەکسینە ئیشمان نمایەوە ڕاوەسای نەجارێس سبێنان دێنە دەرێ هەتا ئێوارێ 4 دەکەین باشە چیلۆ بنزینە دی مەصرفی سیارە ئەوە ئیش نمایە باش هۆکار چیشین وەزعی بووە کۆڕۆنایان بێموچەیە چییە بێموچەیە بێموچەیە کۆڕۆنا دەچی هەزیێکی کە ئەوەی ببەستی نادەم سیازێکی دەزان بکەی کورە کەنجی وەزعە کەنجەوە ژیانە دەورانی اقتصادی هەموو ئیش و کارەکان ڕەبتی پێکەوە هەیە کاتێک بازاڕی شتێک ڕادەوەستی بازارەکان دیش پێکەوە ڕادەوەستیتن ئەوە واقع حالی دەورانی اقتصادیە بێگومان بازار کاریگەری خۆی هەیە و زەعیفیش بۆ زۆری زەعیف بووە لەو وەزعی ئێستاکە دەکرێت دوکانداران پێیان دەکرێت کرێی دوکانەکانیان دابینکان یاخود ژیان چۆن بەڕێوەچێت خۆی ئەو کەسەی دوکانی هەیە یاخود مەوادی هەیە هیچ ئەوە چی نییە یعنی هیچ شێوازەکی دینیە بەکاربیێنی جگە لەوەی سبەی نەبێ خەپانگەکەی بکاتەوە ئەوەی تیش وەسقەکە لەدەست خۆیان بێ بازاڕی و مەسلەی هەبوون و نەبوونی بازار کاریگەری لۆ هەموو بازارە یعنی هەر لۆی وانە ناوەڵا زۆر کاریگەری هەیە ئیتر حەسەب کرێ ئەو شوێنە مەسەلەن حاڵەت هەیە بابرێن ئەو کەسە ملکەکە ئەهلیە ئەوە ئیتفاق دەکەن لە بینی خۆیان حکوومەت ئەوە بەرنامەی خۆی هەیە جودای ئەوەی هی ملکی شارەوانیە یا هی بەلەدیە هەر جێ بە کارەکان زیاتر بۆچی دەگەڕێنەوە کە خەڵک نایەتە بازار یان بازار کەس بووە وەڵا هۆکارەکان زۆر وازیحە ینی ئەوە هەر ڕێنماییەکانی تەندروستی وایە ڕێنمایەکانی تەندروستی وایە کە خەڵک کەمتر بێتە بازار لەوەی تەماس و بەریەکەوتن نەبیتن لەبەرەوەی دووربی لە نەخۆشی کە ئێستا هەیە و نەخۆشی کۆرۆنا بە تایبەتی هەندێک بەنسبەت هەولێر زۆر زیادی کردی ئێستا بارودۆخی هەولێر لە ڕووی سەحیەوە تەواو نامستەقر بووە بەخوا ئێستا ئیشکار وەسەتە وەکو بڵێ چۆن دەبی خۆتمان وجودی مادبوونێکی زۆر زۆر کانی ئەگەرە تۆ ڕۆ پێشتر هاتووی بۆ بازار ئەگەر ئیشت کرد بێ شێکی سادت کرد بێ پارێکی باش دەستکەوت بێ ئێستاوە نەماوە ئەبێ 100 وجودی خۆ سەرفکە لە بازار ئەوجا هەر ئیشێک بێ هەر کارێک بێ ئەمزە ڕۆژانەیەکی چاکت دەست دەکەوێت یان ڕۆژانەیەکی وەسەت دەست دەکەوێت یعنی بماندیبوونێکی زۆر و پارەیەکی کەم ئێستا خەڵکی ئەرێ وەڵا 100 وای لێ هاتووە هۆکار چییە بۆ ئەوی لێ ئەو کارە و نەخۆشیە 180 ئەو باری دارایی ئابووری کوردستانیشە وای لەو خەڵکە وای لەو وەسعەکە کردووە کە ئیشەکە جارێک جار زەعیف بێتن و پارە دەست نەکەوێت باسانی وەڵاهی ژیان ڕاوەستا لە کوردستان لەبەرەوە گەندەڵکارانە ئەو دزانە بازار هیچ نییە ژیان هەمی ڕاوەستایە قسە لەگەڵات چێژ دەکەی ئەوی در پیا و خراپ دەکا شتەکەش هەم لە سەریوانە ئێستا بودجێ یاریمی کوردستان کاتی خۆی 3 بەش بوو بەشە چەند پارتی دێبرد بەشەکەی دی یەکێتی دێبرد بەشەکەی دی دایاندا ملەتی ئێستا ئیزوەکەیدی گۆڕان پێیا بۆ بەشی ملەتیشی برد قوڕی بەسەری ملەتیش کرد یعنی لەو بازارە هیچ ئیش و کارێک نییە ئێستا من وەکو شخصی خۆم کە ئیش دەکەم لە کەرتی تایبەت بە خۆی مەعاشەکەم کەم کرایتەوە یعنی شەریکە پێم دەڵێ ئەگە دەیکەی بیکە گەنا خوا لەگەڵ بی هەزاری گەنجی وەکو منێ بێکارە لە شوێنی من دایدەنێ یعنی مەمنونم بۆ ئیشەش یعنی پێت وایە ئێستا پارەی ئەم میلەتە لەلایەن حزبانێک و چەند حزبێکەوە بە تەواوەتی خوراوە بە تاکید 1 دیناریش نەمایە لەکنەوانە خوراوشە بە ئاشکراش دەخورێ کەسیش نییە یعنی بەخۆی حاکمی دەوڵەتمان ڕاست نییە ئەگەر حاکمی دەوڵەت ڕاست بێ ئەو شتانە ڕوونادا بەس حاکمی دەوڵەتمان دزەکەیە کە ئەو دز بوو قوربەسەری وەکو من چی بکە چاوەڕوان دەکرێت هیچ چابێ مۆزایە ئەو وەزع بە کەسا نابی چونکە ئەمە ملێتە چین دەنگمان دایێتە کابراایکی کابرا بە خۆی دێتە سەر تەلەڤیزۆنی دەڵێتن ئەمن هەر لۆ فشەی بوویماندان پەرلەمان گوتم تاقی دەکەمەوە دەنگماندا کەسانێک لیستی پێبوو ئەوەندە پارە ئەوە ئەوەندە ئاوە ئەو پارەی ئاوایلاتە پارە ئاوایلات ئێستا کە لەگەڵەوان دەخوا تێدەگەی دەنگماندا شخصەچی دەنگماندا شخصەچی خەڵک نەدەیرە قسەی لەگەڵ بکە تێدەگەی ئێستا ناوێری سەلامی لێ بکەیت لەبەرەوەی جێلێنە بتکوژی لە ناوت ببە تۆمەتەکە لۆ دروستکە ئەمە ئەو کەسانە یعنی حاکمی مە دەکات و لە پەرلەمانی قسەی دەکات و ئەوەیە جاران ئازادیەکەی گوتنی شە بۆ ئازادەکەی گوتنی ژەستان نەمایە کا گوتنی ئازادی ئێستا من لە سەمەسریاتی خۆم قسە لەو دەکەم ئامادە نێت پشتگیریم بکەیت حیزبەکەت پشتگیریم بکە شتیوان نییە ئەو قسەی دەکەم لە ناخی دڵمەوەیت کە دڵم پڕە
دڵم پڕە گەنجان چۆنە بەگشتی وەڵڵی گەنج شتێکی ئەڵێن گەنج ئیش ناکە ئەرێ گەنج ئیش ناکەیان ئیش نییە مامۆستا من منێک بەسید لۆبینمەوە ئەم لە شوێنێک کار دەکەم ئەو شوێنە نزیکەی چر کارمەندیە لەو چر کارمەندەی بە شەشدانەی کووردە ئەوەی ترم خەڵکی بیانە کاکە وەرە ئەوەی لابە بزانە گەنجەکەیش لێ دەکە کاتی ئەو پارەی دەدەی ئەو شخصی بزان گەنجەکە دەیکە لێ نانی بەلاشە شوێنی حەوانەوەی هەیە ئێ گەنجەکەیمە دێ دەرێت 400,000 دەبی 200,000 بدا بەڕێیەکەی یعنی هیچ شتێکی لێ نامینێتەوە فەقیرێ لەبەرەوەیش ناکە بەس گەنجی ئێستا ئەگەر پیاوی گەنجی ئێستا یەک دقی لە ژیانی ماوێ وڵاتی بەجێ دێڵێ چۆن چاگە بێم ئەم وەزعی کە باسمان کرد ئەو وەزعا بە کەس چاناوی چانە ئیلا ئەگەر خۆی گەورە لەمان چاکە چکە ئەو شتە لەبەر دەستی کۆمەڵە مافیایەکیە ئەم مافیانش نە بە من نەبە تو تێر نابێت چکە لایەنی خۆی گەورەیان نەگرتیە پێم بڵێ ئێستا وەزع و گوزەرانی بازار چۆنە پێم وابێ کارت و سیمکارتەوە بابەتانە تێ وەزع و گوزەران چۆنە ئیشای شوکار دەستان خۆش بی بە خێر بێن کەناڵەکەتان دیارە لە سەرەتای مانجی دۆ هەتا ئێستا ئیشوکار نییە لە سەرەتای مانجی دۆ بەڵێ باشە لەبەر چی ئەوی شوکارە تەنها ڤایرۆسی کۆڕۆنا بەرپرسەکە بازار ئاوای لێ هاتووە بەخۆی ڤایرۆزەکە دەتوانم برێم 120 ڤایرۆزەکەی هۆکارەکەی ئەوی تریشی نەبوونی معاش بە خۆتان دەزانن معاشەکە لە وەخت خۆی نادرێ ئەوە یەک دۆش معاشەکە دەدرێت نیوەی لێ دەکەنەوە ئەوەی هۆکاری نەبوونی بازار کارت بۆ بابەتانە فرۆشی ینی خەڵک ئێستا کەمتر کارتی مۆبایلی ژەکڕێ هەر نایکڕێ ئێستا خەڵک کارت ناکرێ وازی لە تەلەفۆن هێناوە زۆر زەرور نەبی پارەی وێ نییە بەچ بێکری کاکە پارەی وێ نییە دەڵێن لە بازاری مۆبایلەکان بازاری فرۆشتنی مۆبایلوانە خەڵک ئێستا بۆ پێویستی مۆبایل لە فرۆشێ ئەمەد بینیوە لێرە خۆت مۆبایل لە فرۆشێ سیمکارتە فرۆشێ بۆ پێداویستی ڕۆژانەی بەڵێ زۆریش کێنەوانەی مۆبایلەکانیان دەفرۆشن کێنەوانی سیمکارتەکانیان دەفرۆشن ئەوانەی کە مۆبایلەکانیان دەفرۆشن بە زۆری معاش خۆرن معاش خۆرە دەبینی کرێچیە دەبینی خاوەن ماڵ و مناڵە مەجبورە بیفرۆشێ ئەمە شەخص هاتووە خانی ژێرە خۆی فرۆشتووە بۆ مەصرفی مار و مندارەکەی سیارەی فرۆشتووە یعنی شتەکە گەیشتوتە یعنی گەیشتە کارەسات لەوە دەرچووە کە ئەمنی تو باسی دەکەین یان کە ڕۆژانە ئەمە دەیبینین لەوانێ زۆر شت نەبینین ئەو شتانێک کە دەیبینین ڕۆژانە گوێت لە شتیوا دەبینی یعنی لە لووتکەیە کارەساتە باسێک کرد چۆن چارەسەرە بێ بەچی چارەسەرە بێ ئەبێ حکوومەت پلانێک دابنێ معاش بدا لە کاتی خۆی بەبێ بڕین بەو وەزع چارەسەرە بێ وەڵی وەکو بازار زۆر زعیفە خەڵک دێ بەس سەیری ئاشیاکەی دەکەوت یعنی سیمکارتەوە یان کەڤەرەوە ئەکسواراتەوە بازار نییە ڕاستی هەرە لە خەڵکەکە لەو پیاسەی زیاتر دێ بازار ئاوای لێ هاتووە لە کێوە وەڵی نزیکەی مانگێک زیاتر ئاوای لێ هاتووە هەرێوە چی بەرپرسە لەوەی کە بازار ئاوای لێ هاتووە نەخۆشی کۆڕۆنایان بێ موچەی یان چ شتێک بەخوای نەخۆش کۆڕۆنای کاریگەری هەیە لەسەر بێمەعاشیش ئارێ وەڵی معاش نەبی چکە هەمووی شەک یعنی ئیشی مەش لەگەر معاشە ڕاستی ئەگەر معاش بێ خەڵکیش دێ یعنی پارەی سەرف دەکە و پارەی خەڵزەکە و بەشە لەو هاوڕێیانت باسیەوەیان دەکرد کە خەڵک هەیە مۆبایلی پێویستی خۆی ئێستا دەفرۆشێ ئایم ڕووداوێت بینیوە ینی مۆبایلی خۆی بەفرێشە لە پێناوی کە پارەی پێنیە وەڵا ڕۆژانە 1-2 کەس دێ هەفتەی 4-5 کەس یعنی ئەوە هاتیە مۆبایلی بەرچ خۆی فرۆشتێ لە بۆ کرێخانی یان لە بۆ مەسرەفی ماڵەوە چۆن چاگە بێ وەزع ناخۆشی هەرێم چۆن هەرێم دەکەوێت تۆستە ڕێچکەی خۆی بە خودای دەبی لە حکومەت چارەسەریە وەزعی بکە و معاشی بدا خەڵکی لاگ وەڵا خەڵک بێزار بۆ ڕاستی لای خراپە ئارێوەڵە بازارڕە بە تەواوەتی ئاوا خراپ بووە بەخوای ئیشەکەی ئێستای کوردستان عام گەڕایتەوە سەرمە موچە خۆری معاش خۆر کە معاشی بێتن
ئەویش دێ بە جۆرێ توانای خۆی ئەشە پێویستە و سرف دەکاتن و خەمی وای نییە کە ماگانە معاش خۆی وەردەگریتەوە بەڵام کە موچەی نەبیتن ئەویش ناچارە مەسەرەن پارێ سرف نەکاتن هەنی ئەشای نەکڕێت سیمکارت تۆم بابەتانە یان کارتی مۆبایل پێویستیە خەڵک ئێستا وانەش ناکڕێ نییە ئەوەش ناکرێتن ئەوەش نییە چی بەرپرسە لەوەی کە یان کێ بەرپرسیان چ شتێکەوە کارە لەوەی کە بازار ڕاوی لاتوە طبعاً باڵا دەستەکە ئەوانە کە بەرپرسەکان ئەوانە بەرپرس کۆڕۆنا بەرپرس بوو لەوەی کە وەزعەکە ئاوای لێ هاتووە طبعاً کۆڕۆناش ئەژێکە لە هۆکارەکان بەڵێ کەویش بازاری عام ئابووری یعنی تێک بداتن چۆن وەزعەکە چاک دەبێت چۆنە وەزعەیە دووبارە دەکەوێتەوە سەر ڕێچکەی خۆی ژیان والله پەنا بەخوا ئەوە لە ناو بسیەوە نەخۆشیە معاشەکە بێتن موچەکە بێتن سەبر ژیان باشتر دەبێتن وەکو لەم زوانە ئەو ژیان ئینشاءڵڵا بەرێ دیزان و خۆشەویستان ئەوەی دکە دەیبین نەمە ڕەوش و گوزەرانی کاسبکارانە لە شاری هەولێر هەر یەکێکیان بەدەست نەبوونی ئیش و خەم و گوزەرانێکەوە دەناڵێن بەشێکیان بەهۆی نەبوونی ئیشەوە بەشێک لە فەرمانبەرانیش بەهۆی نەبوونی موچەوە یارە خەم و پەژارەکان لێرە زۆرن بەڵام من دەسمەلای ناوبڕێک و دەگەڕێمەوە لای ئێوە عەزیز و خۆشەویست و لەگەڵتان بەردەوام دەبم. بەڵێ زان و خۆشەویستان لەگەڵتان بەردەوام دەبم لە نێو بازاڕی شاری هەولێر یارە بەشێکی ئەو خەڵکی کە ئێستا لە دەورمەوەی بینن بەشێکی لەو دوکاندارانە هەمویان دڵیان پڕە و قەڵسن لە ئێستای هەرێمی کوردستان و ڕەوش و گوزەرانی کاسبکارە بەڵام ئەوان دەڵێن لە ترسی ئەوەی کە بەیانی بە کورتە ڤیددیۆیە دەبێت داوای لێبوردن لێ بکەین لە ترسی ئەوەی نامبڕاویان کەن لە ترسی ئەوەی فەرمانبەرەکە لەسەر کار لا بدرێ لە پێناو ژیان و گوزەرانی خۆیان ناتوانم بێنە بەردەم کامێرەکە ئێمە و قسە بۆ ئێمە بکەن من هەر لەگەڵەوان بەردەوامە بن ئێوەش لەگەڵمان ژیان و گوزەران و ئیش و کار لە ئێستاە چۆن بەڕێوەچێت لای خراپە والله زعیف لەو کوردستان هیچ نماوە هەموو کە تۆ سەر موچەی وڵی وەکو بازار زۆر زعیفە لەبەرەوە گەندەڵکارانە ئەو دزانە بازار هیچ نییە خەرکەکە ئەوەندە لە نەخۆشەکەی ناترسێ ئەوەندە لەبێ بازاری و بێمەعاشەکەی دەترسێ جمعە بوو کابرا هات سیمکارتی جیلفانی خۆی لە پێناو عەبی سوکەری فرۆشت بازارڕەکەیەوە قەڵەباڵق دیارە خەڵکێکی زۆر لێرە دەبین دێ ئیشوکاری ئەم بازارڕە ئێستا چۆنە ئیشوکاری کاسبکارانی ئەم بازارە چۆنە وەڵای شوکار لێکوانە نییە نەیان هێشت نەک نییە نەیان هێشت لەکەیوە نەیان هێشتووە بەخوای برم لەکەیوە نەیان هێشت دوو سار دەبی بازارەکان ئام کوژاندەوە لەگە وەزعێ و کۆڕۆنێش کە لە بیدایەتیەوە دەستیان پێکرد بە یەک جاری کوژاندیانەوە تێدەگەی کە کابرایەک مەعاش خۆر بی دوو ماگە معاشی وەرنەگرتێ سێ ماگە وەری نەگرتیا دەستیم کارتی لێم بکڕی نایەتن چکە پارەی لە بەرچی نییە تێدەگەی لە قەزدەم ئەگە کابرایەک پارەی لە بەرچی نەبی دڵنیا بەلوویتیش ناکڕی ئێستا بازار یەک بازار هەیە یەک ڕزقیژەیە کە کابرا باتۆماری یەک شخصی ئەو کەسەی کە خواردنی هەیە دەخوا دەفرۆشی مەتحەمە ئەرزاقا ئەو شتانی خەرک پارەی بۆ شتێ دێدا ئەگەنە ئێستا برێ ئەو بازار بەخوای وەرێستا دەگەنجی لێکوان ڕاگرێ بەخوای 15,000 لە بەرچی نییە باشە ئەو گەنجانە ئیش ناکەنیان بازار نیان ئیش نیە دەورم ئیش دەکەم ئیشم لۆ بینەوە ئەم وات لەوی شێ بێزار میزیشم لێکوان نمایە من ئەخە ڕۆژ ئێستام لێکوان لەوانێ 20 زاریشم نەبی ئیشەکەم بە 25 لۆ بینەوەم سپێنێ دەکەم هەرچی شەبی ئامادەی هەرچی شەبی بابێ لە بۆم دانێن ئەمن دەیکەمە کوردستان بۆ ئای لەواتە بۆ بیژ وەڵی لۆی لاتیە چێ سەبەب کارە ئەو عزبانە سەبەب کارن تێدەگەی یاننا ئەم سەبەب کار نیمە چکە هیچ شتێک بە من ناکرێ وەیە چێ دە سەبەب کارێ یەکێتیە پارتی عزبانە 12 عزبن لێ دانیشتنە و لێ دەخۆن و تاو هەر ئەوەندەیە ئەگەر ئەم بەخوا هیچ فت بە من تێدەگەیان ئەو عزبا گەورەکانە لۆ خۆیان لێ دەخۆن و پارەکە دێ و دەبەن و دەخۆن وەر ئەوەندەیە ئەگەر بە من بازار هیچ بڵێ تۆی شوکاری تۆ چۆنە یە و برایە دەڵێ شوکارمان زەعیفە ئەگەر ئیشێکی تر هەبێ ئامادەیە واز لەو ئیشێ بێنێ قسەکە جوانە بەخێر بێن سەرچاوم بەس ئیشەکە دەزانین کو ئامۆزا ئیشەکە هەیە بخۆ بڕۆیەکێ برەی نییە شتەکت بەدەست دەکەی بەس بخۆ بڕۆیەکەی و تاو بخۆ بڕۆ ینی خێزان و ماڵ و منداڵ و کرەی خان و مەسروفی سیارە و ئەمانە هەموو لەسەر دەرەچێت لە هەموو شتەکانمان لەسەرە بەس بۆچی کابرای گوتنی ئەوڕۆ هەیە زروفەکە چ دەکەی قۆڕە هەموو عامە بەس ئیمن نییە برێم لۆ بەس ئیمن وایە ئیشەکە
عامە یعنی ئەو لەگە وەسعی کۆرۆنەیە و چەند ساڵەکە معاش و لەگە وەسعی ینی نازام عامە شتەکە بەتەنەی من نییە کۆڕۆنا بەرپرسەلەوەی کە بازار ئاوای لێ هاتوویان نەبوونی موچە و 1970 کۆرۆنا هەڕاست بازاری تاواندەوە خەڵک ئێستا ناوێری ڕۆژ بە ڕۆژ ئێستا خزماتی نەما کەساتی نەما کابرا ناوێری بستەماری خزمەتی لە بە کڕۆنەی بازار چۆ لە عسران ئێستاوە مەبینە تەقسەق ئەو وەختانە گرمەی بازارێ بە زۆر قەرەبارە ڕوو بەستە مشادەکەی خەرگ ناوێری کاکە زۆر زەروری نەبینایەتە بازارێ بەخوای بەس کۆڕۆنا بەرپرسە لە وەزای ئێستا هەیە نا بەس کۆرۆنا نییە حکوومەتەکەشمان بەرپرسە دەزانین لۆ بەرپرسە ئەمن لە بن دەستیمە وێ ئەو حکوومەتی منە ئەو دەی پارێ بداتە من ئەو دەبێمنی بەخێوکە تێدەگەی ئەویش بەرپرسە لۆ معاشی نادەیش سەد یەکی لەلادێ چەندە سەد دەمێنێتەوە یەکیدانی 2-0 دەمێنێت کەواتە ئەمە دوو پلە لە خوار سفرین قەرەبارە خەیە سیارە بێرەدادێ لە خوای بە زیادبی بە سێلفی دەگری یان سناپی دەکا بازارەکەش سفر دوو قات سفرە نەک سفر 2000 ساڵ بە 2000 بۆ ئەم بازارڕە ئاوای لێ هاتووە ئەوی هەشتی دەستی پێوە گرتیە ئامادە نییە بێ سەرفی بکاتن لە پێناو چ سەرفی بکە شتێکەکە زەرور نەبی کابرا نایخوا نایکەڕی هەتا خواردنیش بەعزە کەسەیە پارەی خواردنەکەشی پێ نییە ئەزە بێتن لێرە مەساریفی باتە سەرخۆی ژیان و گوزەران بە گشتی خۆرز بووە زۆر ئەستەما ئەمن ئەلێرە ئەلە شوێنەی بوو جمعە بوو کابرا هات سیمکارتی جیلفانی خۆی لە پێناو عەبی سوکەری فرۆشت والله ئەمن لێم کڕی بە 23,000 دیناری سیمکارتی خۆی لە پێناو عەبی گوتی حەبم نەبایە ناعیلازم سیمکارتە جیلفانی خۆم بفرۆش خۆت ئەو ڕووداوێت والله قەسەم بەخوای بەخۆم دیتم ماوەکان کەش گەنجێک ئەلێ ڕاگر پاسکیل گوتم پاسکیلی ڕامەگەر نەبادە لێت ببەن گوتی والله ئەگەر چاوەکە لێ بدەچم مۆبایلەکەی دەفرۆشم بۆ کرێخانی یعنی خەرک هاتە سەرەوەی سیمکار جیلفانی خۆی بفرۆشی مۆبایلی خۆی بفرۆشی بەڕاستی ژیانەکە زۆر ئەستەما فکر لەوەی مەکەوە کە برێ هەر خراپە خراپ نا زۆر خراپە لەوەی خراپترە کە تو فکری لێ دەکەیەوە وڵا بەسە سەری حیزبەکانمان و ئەو حکوومەتە ئەقلیمانە ئەکامانە فول دەڕژێ لە سەری فول لە باشییان لە خراپی وڵی باش هەیە لە کوردستان باشێکم بۆ بێنە نەفرێکم بۆ بێنە با بڵێ من باشم دەی نەدانیشتنێک دەکەن دانیشتن دەکەن هەر بۆ خۆیان دەزان دەڵێن دانیشتنمان کرد نە شتێک دەکەن نە معاشێک دەدەن بۆ خەڵکە نە جوابێک بۆ خەڵکە دەن نە حیسابێک دەکەن بۆ خەڵکە هیچ عنی هیچیان دیار نیە هیچ خەڵکەکەش بۆ بخۆی مات بوو بێدەنگەوتەوە شوکار و کاسبی وەکوا بێت و ڕانەمەڕێکت بە پێش خۆت دابێ مەڕەکان وردە بخوانەوە دەنە توش لەبەر سێبەرەکە پاڵت دابێتەوە شوانێکیان هەیە و لەبەر سێبەر پاڵی داوەتەوە مەڕەکانی ژۆ بخۆیان وردە جیا دەخۆن مڕەکە کێ شوانەکە کێیە وەڵی جاوە دیارە خۆ دیلا دەبێت ئەو ناوت بۆ بدەم ئەو ناوت بۆ بدەم مەڕ و شوانەکەوتەوە کوردەکەەوە مەڕەکەیە شوانەکانی زۆ دیارە شوانێکی باش قەسابەکانیشت بۆ بڵێم قەسابەکان وازی لێ بێنە پێم بڵێ شوانێکی باشم بۆ مەڕەکانیان وەڵی جا شوانمان زۆرە بە پەنجەکان دەژمێردی چەند شوانێکمان هێوتەوە باشە پێم بڵێ ئێستا کە کاسبی چۆنە خەڵک پارەی ماوە نییە جارێ ئەو دوو ڕۆژە هەر هیچ قفڵ بوو بڕۆ تەماشای قەیسەریکە کابرا دەناڵێنێ چۆلە تۆپانی تێدا بکە بەپرسان دەڵێن هەر باسیەوەکەن ڕەوشێر هەولێر خراپ بووە لە ڕووی کۆڕۆناوە گەشتۆتە ئاستێکی مەترسی ئایا ئەم لێ دوانانە حسابەکرێ بۆی کە تاسی لە ژیانیەوەکە نەخێر کڕۆنا حیساب ناکرێت لەبەرەوەی ئەوە چەند وەختەشەر بازار هەبوو کڕۆناش هەبوو خەڵک لەبەر چی نایەتە بازار موچە کاریگەری بەسەر بازارەوە خەڵکەکە لە بازارە بەس لە بازارە دەستی لە جیفاندا نیە دەستە ئەژنۆیە دەنا خەڵکە هەموو لە بازار بەس هیچی دەستی لە جیفانی نانێ دەستە و ئەژنۆیە پێم بڵێ چۆنە وەسع چارەسەرە بێ وەڵای جاوە ئەوان بۆ خۆیان دەزانن یان ئەوان دەزانن یان خەڵکەکە دەزانن دەبێت لە دوو لایەک بزانێت لایەک چارەسەری بکە یان ئەوان یان خەڵک ئەو دوو چارەسەرەیە بڵێ یان ئەوان یان خەڵک
هیچی تریە ماوە کە چارەسەریکەن وەڵی جاوە بڵێم چی من هەر هیوام نەماوە لە ژیان حتا هیوام بە خەڵکیت کابێ ژیان و گوزەران و ئیش و کار لە ئێستاە چۆن بەڕێوەچێت لای خراپە والله زعیف لەو کوردستان هیچ نماوە هەموو کە تۆ سەرموچەی وڵی وەکو بازار زۆر زعیفە لەبەرەوە گەندەڵکارانە ئەو دزانە بازار هیچ نییە خەرکەکە ئەوەندە لە نەخۆشەکەی ناترسێ ئەوەندە لە بێ بازاری و بێ مەعاشەکەی دەترسێ جمعە بوو کابرا هات سیمکارتی جیلفانی خۆی لە پێناو عەبی سوکەری فرۆشت نەبوونی موچە کاریگەری بەسەر بازارڕەوە هەبووە ئەی چۆن کاریگەری نەبوونی موچە 95 کاریگەری هەیە ئەگەر موچە باش بێ خەڵک دێت دەکرێت ئێستا پێشتر کات خۆی بوون نەبوو موبایل شتووە خەڵک داد موبایل لە گۆڕی بۆ ئەوەی کەیف و سەیف ئێستا خەڵک موبایل لە گۆڕێ بۆی کە پارەی پێ نییە موبایلی شەرزانتر دەکڕێت هەوشتم بینیوە خەڵک موبایلی گۆڕیوە بۆی پارەی دەستکەوێن مەسەلەن موبایلەکەی باید دە وەرەقەوە فرۆشتوێتی دانیش کڕۆبای 4 وەرەقە لەو بازارڕێ ئێستا ئەو خەڵکێسەوە بلێمە لە کۆتری سەلامی تایبەتە بە موبایلوانیا خەڵکەکەی بەردەوام لێر لەبەر نەبوونی موبایلەکەی خۆی دەفرۆشێ بەڵێ من خۆم موبایلم کڕ لەبەر نەبوونی فرۆشتوێتی ئەرێ وەڵە ئێوەش وەکو جاران قازانز داخنە سەر موبایلەکان تۆ پێم وابێ فرۆشیاری موبایلی کڕیار فرۆشیاری کار فرۆشیار باشە پێم بڵێ قازانجی زۆر داخنە سەر موبایل یاخود کەمتر لە جار من وەکو خۆم کە موبایل لە خەڵک دەکەم وەست دەستی دوو کە دەیکڕمەوە مەسە لە پێش دەگە بۆ 30,000 بیوان کردی بۆ 40,000 موبایلێک بای 6 وەرەقە با 10 وەرەقە ئێستا بێ بۆ 10,000 و 5,000 بیکڕی ئەو درەنگتریژە فرۆشێ دەنگتریش دەفرۆشێ مشتریش کەمە باشە چۆنە مۆزایە چابێت چۆن ئیش و کار دەکەوێتەوە سەر چکەی خۆی وەڵا خۆی ئیش و کار بکەتە سەر چکە چۆنە یەکەمیان ڕاتبە دەمان بار و گوزەرانی خەڵکە خەڵکیش مرتاع بێتن ئێستا مرتاح نەوەڵە لەبەرەوەی بێ موچە یەکەی زیاتر مرتاع نییە بێگومان موچە ئێستا زیاتر لەوانەیە 100 خەڵک فەرمانبەرە ئەو فەرمانبەرە هیچ واریداتەچی نییە جگە لە موچە مانای چاوەڕێ دەکاتن ئەگەر موچەکەی وەرگریتن دەینی لە بازار سەرفی دەکاتەوە موچە سەبەبەکە بەڵام کۆرۆنا خەرچی وەران کرد بەڕاستی خەرک ئەوەی هەشی بوو لە مارێ بەو سێ مانگەی کۆرۆنای خواردی لۆ نمونە عائلە بوو 400-500 زاری پاشکەفتە بوو لە مارێ کە سەرفی کرد هیچ نهاتەوە دەستی کە هاتەوە سە بازارەچی ساز کە دەرێ ساز سفر والله بڕوا دەکەی لە بەیانیەوە لێرەمە 10,000 ئیسفادە نەکردیا ئەدێ تو لێرە شتێک ناخۆی دۆستەکرد نایە مەساریفەچ خۆت ناکەی ئەدی نان خواردنەکەت والله هاتو چووەکە هەلەو لای لێگەڕێ ئەگەرە سبەینان بێ و ئێواران بچیەوە بە 1,000 2,000 ئەسێر زاری ژێرە بە نان خواردنەکەت دێەوە 5,000 بەخوا 10,000 ئیسفادە ناکەی ئەدی خۆمارومدار بە خۆرێ ناژی ئەوە چۆن چاکە بێت تەوەقعەکێکی چاک بێت بەسخوا ئەگە خوا بە گەورەی خۆ ڕەحمەکمان پێ بکە هەردەم دوعای ئەوەی دەکەم دەرم خوایە ئەگەر عەبدەکەش پێی چانابی یا ڕەبی خوایە یارمەتێکمان بدەی ئاوەش بۆ ئاگەری دا بکەی بەشکەم ژیان و گوزەرانی خەڵک بەرەو باشتر دەچێت معاشی بدەکا کە با خەرکەیشکە باشە معاش نییە بە ڕوخسەت معاش نییە وەنیە پارەژ نییە خەرک بێ پارەیە باشە شەخسەیە شەوانە لەوانەیە 50 وەرەقەتە یەک دەفتەری مەسروفبی یەک کوڕە مەسوولە سیارەکەی بنی باید 10 دەفتەر 15 دەفتەر 20 دەفتەریە لە چی هینە ئەگەر پارێ من نەبی ماری من نەبی ماری وەی نەی ماری ئەو میلەتەی نەبی ئەو 20 دەفتەرە لە چی هینە لاکترە لەیش لە من والله بە خاتوری باتی معدل ناو ماسلیسی دەسوورێتەوە ماسە 20 دەفتەریەکان معدل لەنا ئەو ماسەی دەسوورێتەوە بە 20 دەفتەریە لەوانەیە بنزینەکەی ڕۆژێ بای 50,000 دەکات دوو ڕۆژانێ من ئەلێکە ئیش دەکەم لە بەو گەرمایی تێدەگەی لە چێ دەینی باشە لولوی هێ لولو من نییە معاش چەندە و داوام ناکە هیچ ناکە هیچ ناکە با پێم برێ ئەو پارەی لە چێ دەینی باشە لو ئەمن حومرەکەیش دەکەم لە 2006 15 ساریش دەکەم ساعبی یەک سیارەی نیمە وەیە باشە بەس بەڕوخسەت باشە گەنجێک موالید 96 تێدەگەی 20 دەفتەری لە چێ هینە بە سیارەدا ڕۆژێ بای 50,000 بنزین تێکاتێ باشوە لە چێ هینە لە چێ هینە تۆ وا حەزەکەی ئەم کەسانە ماری منی خوارد ماری وەی خوارد ماری وەی خوارد ماری وەی خوارد بووێ لە کوردستان دەبێت دزی بکەی دزی بکەی دەبیێ دزیش نەکەی نابیێ ئەو واقعی ژیانی ئێستاکە لە هەولێرێ ئەوەیە تێدەگەی یاننا ئەلێکوانە لەو هەولێرەی لەو شارێ دزی بکەی دەبیە کوڕە ئاغا تەواو دەبیە کوڕە مەسوول تێدەگەیان ئەگەر نەکەی بەخوای بە ڕیسوایی دەمری بە فاشلی دەژی هەتا ژیان بەدەبی خۆزگە و ئاواتت دەبی
ئەلێکوانە ئەوەیە لێکوانە گەنجیمە بە هەموو ژیان بە ئاواتی ناگا گەنجی فەقیر دەرێم ها لێدەگەیانە گەنج دەورەمەند نارێت گەنج دەورەمەند لە موالید 96 5 سال پێستاش ئەو بە هیوایەتەکانی خۆی بە هەمووی گەیشت لێدەگەیاننا بەزیە شوەشی من هەدە سایر کەشەوە لێ 20 سایر کەش بژیم ئەلێکوانە بم چارونیسی من هەرە وەزعی هەر لە سەو مێسەیدا دەنیشم چارەسەر چییە بۆ هەموو خەمەی کە باسی کرد بۆ هەموو معاناتی کە گەنجێتی خەڵکی وڵات چارەسەر چێ با حکومەت خەمەکمان لێ بخوا ئینشاڵڵا لێمان دەخوا حکومەت خەم دەخوا لە گەنجی وەکوی کە دەڵێ حکومەت خەممان لێ بخوا بەخوای برێم کەنجی بخواگە 2075 بخوا ئارێ وەڵا ئەوی ژەو گەنجێ و کات تەمەنی پیر دەبێت بۆ چل سەر ژیان خۆشی نامینێ ئەگەر بووە لە چلی ئاودی بووی ژیان چییە کا پێم برێت ژیانی تامی ژیانی چییە لە چل بەسەرێ تامی ژیانی خۆشی نامینێ ئەمن لە 56 ساری لۆچمە باشە پرسیارێک ساعب ژنومار و مندارم ساعب یەک مندارم باشە موالیدم 95 چاوت ماز دەکەم لەگەی توش موالیدم 95 ئەگەر ئێستا خۆشی نەبینم چل ساریکە لۆچمە ئەگە چل ساریکە پارەم هەبیتن لەوانێ شا باشکەم گەیشم پێ نییە تاوە چ لێ بکەم ئەمە ئێستا گەنجم عەزم لێ وەچ خەرچی سیارەکەم هەبی وەچ خەرچی خانیەکەم هەبی وەچ خەرچی شەش خۆشم هەبی وەچی مندارە مەسوولەچی تێدەگەی من نارێم بڕۆ بەسەکەوە بەسە ناکەوم مندارەشی احتیای دەرێم کەم وای 96 با ژیانەشی وەچیم هەبی لۆنیتم ئێ باشە 16 ساریش دەکەم لۆ نەبوومێ ئەو کوڕە بەچ بووی موای 96 تەمەنی 20 سارە بەچ بووی بەڵێ زان و خۆشەویستانەوەی بینیتان و بیستان بەشێک لە ڕاوسەرنجی هاوڵاتیان و هاوکات فەرمانبەران و کاسبکارانی شاری هەولێر بوو کاریەکێک بە جۆرێک باسی معاناتی ئێستای ژیان و گوزەرانی دەکەن بەشێکیان لەو بێکاسبی و بێئیشوکارەی هەولێر ڤایرۆسی کۆڕۆنایان بەبەر پردەزانی بەشێکیانیش نەبوونی موچە و خراپی گوزەرانی دارایی هاوڵاتیان بە هۆکاری سەرەکی بێ ئیش و کاری دەزانن بەشێکیان بێهیوا بوون لە چاکبوونیم ڕەوشی هاوڵاتیان و خەڵک بەشێکیشی هیوایان مابوو بە خەڵک بۆی کە خەڵک بێکجار هەڵسێت و گۆڕانکاریە بەسەرم حکوومەت و دەسەڵاتە بێنێ ئەڵقەیەم جارەی بەرنامەی پەیامی تۆم لە شاری هەولێر پێشکەشکردن بەو هیوای بوێتە جێگای ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست تاڵقەیەکی تر و بەرنمەیەکی تر بەیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە بەخوای گەورەتان دەسپێرم سپاردەی خواب